پیرەکێ زارۆکێ تۆ چۆنن؟ یەکێک لە باشوور یەکێک لە باکووری کوردستان. ئەمە گفتوگۆی نێوان دوو ئامۆزایە کە دوای 120 ساڵ یەکدیان دۆزیوەتەوە. تقریبا 40-50 پیا و هەموو ڕسپیەکان بوون باس و خواستەکەمان لێ پرسین ئەمە چۆنە ڕاستە شتێکی وە کە ئێمە دوو مامان ڕۆژ بێتە تورکیا. مامەکانی باوکم سیان چوارێکیان ماون ئەوانتیان بەڵێ هەمووی وایە ڕاستە. مامە قادرمم لەگەڵ مامستەپان بە ناوی ئەو دووبرایەوە ناودراونەوە کاکاتە برازە ئەو دووبرایە. ئێتر لە ئەو شەوە هەستان لە ماڵی ئێمە هەمووی دەستمان کردە ملی یەکتر و خۆشحاڵیمان دەربڕی ئەو ناوانەی سەردەمی تاپۆی عوسمانی پێ بووە لە تورکیا کە هێناوی ئێساش پێیەتی سەری ناوەکانمان کردو هەموو ناوەکان متابقن. حەسرەتم باسە خزمێ خۆ دەکردن وێ حەسرەتی مردن. حەسرەتی سەر و 100 ساڵ لە دووری و بێسۆراخی لە یەکدی باس دەکەن. شێخ عەزیز لە تورکیا لە منداڵیەوە لەگەڵ باوک و مامەکانی بە دوای باب و باپیرانیان دەگەڕێن، بەڵام باوک و مام بێ ئەنجام کۆچی دوایی دەکەن. لە ساڵی 2015 عەزیز محەممەد ئاواتی دۆزینەوەی نەوەکانی باپیرانیان دێنێتە دی و دەیان دۆزێتەوە. هەر ڕۆژ باس دەکردن باس حەسرەت وێ حەسرەتی مردن. دەخواستم دێنێ خزمی خۆ بوونن ئەو سەر مگەلێکی ئیتکی کریانێ هەماسە باسە شاری ڕەشەکۆنی خزمی خۆ کردن ئەوانی ئەو سەجارە مادۆ کێرەکە هەف بە خزمی خۆ هەموو دیتن گەلێکی کێ خۆش بووم ئەو زەحماتێک مەکەشان چخواست زۆر و ئەو خۆستیژی خۆش و کێف لێگرت. مستەفا و قادر دوو برای گوندی ڕەشەکانی شارباژێر بوون لە پێش ساڵی 1900 لەگەڵ عوسمانیەکان لە ترسا هەڵدێن. مستەفا بۆ سنووری ئێران کە تاوەکو ئێستا بێسۆراخە و قادریش بۆ تورکیا هەر لەوێ لەگەڵ عوسمانیەکان دژی ڕووسەکان شەڕ دەکات و 2 ساڵ زیندانی دەکرێت. دوای ئازادبوونی ژیانی هاوژنی لە تورکیا پێک دەهێنێت دەبێتە باوکی 3 کوڕ و 6 کچ. دوایین جار عەزیز ئامۆزاکانی لە سلێمانی دەدۆزێتەوە و بۆ سەردانیان هاتووە. حەزم بە خۆشترە بێت تۆمبایلەکە لێبنەوێ بای 50,000 کاتێ بۆ ێگەڕە ئیدۆزیتەوە چەند دڵی پێ خۆشە گە شتێکی بێ باەخە بەس تۆ کەسێکی خۆت پشتی خۆت ئەگەر دێتەوانێ بە دوای تۆ ئەگەر ئەیبینی چەند خۆشە وەزانین ئەم سلەیمانیە هەموو لێمان سێنراوە دابێنێتەوە بە ئێمە گەر ئەم پیاوەمان دۆزیوەتەوە. شەوانە لەسەر ئەم باسە ئەڕۆین لە کوێ بەشم سەرجاوێکی زیاتر دەستکەوێ دواتر دەستکەوێ هەر ئەوەمانە ئەنجا دوای ئەوە قسەی خۆشوی شقات و پێکەنین و خۆشی و تەلەفۆن بۆ تورکیاکەن ئەوان تەلەفۆن بۆ ئێماکەینەوە ئیتر ئەماوە ئەشکاڵ ئەوە تاریخاتی مایە. ساداتی پیرخدری شاهۆ تەکی باپیرانی ئەو بنەماڵن کە تازە بە یەکدی شاد بوونەتەوە. بنەماڵی شێخ قادر لە شاری بۆرسەی تورکیا ئێستا بە نزیکەی 500 کەس دەبن. بڕیاریان داوە پەیوەندیان لەگەڵ کوڕەمامەکانیان لە سلێمانی پتەوتر بکەن سەردانیکردنی گەرم و گوڕیان هەبێت. بۆی من زۆر زەحمەت و من چوو ئیستانبولێ ئارشیفی عوسمانی داخست. ئارشیفی عوسمانی داخست ئارشیفادا ئینسانێ پسپۆر من نیشانی ئینسانێ پسپۆردان یەک عوسمانی جەزانن گوندێ باپیرێ من ڕەشەکانی دیتن. ئەمانە بەشێکن لە وێنەی کوڕوونەوەکانی شێخ عەبدولقادر کە هەر لە ونبوونیەوە عەوداڵی دۆزینەوەی کەسوکارەکەی بووە بەڵام بێ ئەنجام سەری ناوەتەوە. ئەویش بەوەچێت بە کوڕەکانی گوتووە بیان دۆزنەوە. ئەوانیش بە هەمان دەردی باوکیان چوون. لە هەرێمی کوردستان هەرچەندە ئامارێکی دروست نییە بەوانەی ونبوونیان لە خێزانەکانیاندا بڕاون چەندن بەڵام ساڵانە ژمارەیە کوڕ و کچ یان پیا و ژنی بەتەمەن دێنەوە و دەڵێن
خەڵکی کوردستانین دەمانەوێت کە سوکارەکەمان بدۆزینەوە. یەکێک لە گلەییەکانیان ئەوەیە گەر هەر سەرەداوێکی شەبێت تاقیگەیەکی ئەوتۆی بەهێز نییە کە 100% پشکنینیان بۆ بکات و دەرئەنجامێکی دروست دەربخات. چیرۆکی بە یەکشادبوونەوەی شێخەکانی گوندی کانیێڕەش لە سلێمانی سەلمێنەری ئەوەن کە کورد تەنیا لە شاڵاوەکانی ئەنفال کیمیابارانی هەڵەبجە و ڕاکردنەکەی ساڵی 1991 منداڵیان لێون نەبووە و چیرۆکی بێسۆراخبوون دروست نەبووە، بەڵکو لە سەدەکانی ڕابردوو لەو کاتانەی کە شەڕ بە تیر و بە شیریش بوون کورد هەر بێماڵ و دەربەدەر بووە. هێشتا سەتان چیرۆکی هاوشێوە بە تەواو نەکراوی ماونەتەوە. پێشاوەختیا ڕوودا و سلێمانی